سڵاو فتواکەی زانایانی سعودیە دش بە ئیخوان ئایا فتوایەکی سیاسیە یاخود دینیە ئەم فتوایە تا چ ڕادەیەک کاریگەری دەبێت لە پەیوەندیەکانی نێوان ئیخوان و سەلەفیەکان لە جیهاندا بینەرمان بن. دەستەی گەورە زانایانی سعودیە لە فتوایەکدا ڕایانگەیاند کۆمەڵی ئیخوان الموسلمین گروپێکی تیرۆریستن و نوێنەرایەتی ئیسلام ناکەن وەک لادەر و دەرچوو لە دەسەڵاتدار و نانەوەی فیتنە لە وڵاتانی ئیسلامی تۆمەتباریان کردن. جەختیان کردەوە ئیخوان پێکەوە ژیان لە وڵاتان تێک دەدات و هیچ کاتێ پشتیان بە عەقیدەی ئیسلامی و قورئان و فەرموودە نەبەستووە و تەنیا ئامانجیان گەیشتن بۆ بەدەسەڵات. هەر بۆیە داوا لە موسڵمانان دەکات ئینتیمایان بۆ ئەم گروپە نەبێت و هاوسۆزیان لەگەڵ نەنوێنن. لایەنگرانی ئیخوان ئەم فتوایە وەک فتوایەکی سیاسی شڕۆڤە دەکەن و پێیان وایە لەژێر فەرمانی دەسەڵاتدارانی سعودیە و کەندا و دەرچووە بەشێکە لە پرۆژەیەکی بەرفراوانی سەرکوتکردن و نەهێشتنی چالاکی ئاینی و سیاسی بە پاساوی سەقامگیری و پاراستنی یەکێتی کۆمەڵگا. پرسیار ئەوەیە ئایا بە درێژایی مێژوو فتوادینیەکان هیچ کاتێ لە دەرەوەی بەرژەوەندە سیاسیەکان دەرکراون یان هەمیشە بە پێی ڕێنمایی و ئەمری حاکمەکان فتواکانیش گۆڕانیان بەسەردا هاتووە. ئیخوان کە لە سەرەتای دروستبوونیدا لە سعودی هاوکاری مادی و معنەوی کراوە بۆچیە ئێستا دەبێتە نەیاری سەرسەختی سەلەفیەت و وەکو گومڕاوێ نادەکرێت؟ ئایا ئەمە سەرەتای دابڕانێکی تر نییە لە جیهانی ئیسلامیدا؟ مێژووی پەیوەندیەکانی نێوان ئیخوان موسلیمین و دەوڵەتی سعودیە مێژوویەکی کۆن و ئاڵۆزە هەر دەگەڕێتەوە بۆ ساڵانی سیەکان لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی سعودیە و لە هەمان کاریشا ئیخوان موسلیمین لە میسرە. هەر لەو کاتەوە حەسەن بەنا هەموو ساڵەیەک دەیتوانێت بچێتە حەج و لەوێ شوێنی تایبەتی بۆ ئامادە دەکرا بۆ خوتبەدان و بینینی وەفدی وڵاتانی تر. لە ساڵانی شەستەکانیشدا لە کاتێکدا عەبدولناسر ئیخوان موسلیمینی قەدەغە کرد زۆربەی ئیخوان و سەرکردایەتیەکانیان بەرەو سعودیە هەڵاتن. سعودیەش درێغی نەکرد لە یارمەتیدانیان لە ڕووی مادی و معنەوی و تەنانەت چەکداریشەوە. ئەم پەیوەندیە تاکو ساڵی 91 بە خۆشی مایەوە بەڵام دوای ئەوەی کە ئیخوان پشتگیری سەدام حوسێنیان کرد لە کاتی داگیرکردنی کوێتە ئەم پەیوەندیە بە تەواوەتی تێکچوو تاکو وەگاتە ساڵی 2020. مامۆستا زانانی سعودیە یا هەیئەی کوباری عولەما وەکو ئەڵێن لە سعودیە فتوایەکیان دەرکرد بە مانای ئەوەی کە ئیخوان بەگشتی گروپێکی ڕالن یان گومڕان و نوێنەرایەتی ئیسلام ناکەن و ئیسلام وەک کەرەسێکی بازرگانی و ئێرە ئاخرهی بەکارهێنن. پێت وایە ئەم فتوای عولەمای سعودی تا چەند یەکەم لە قەنەعەتی خۆیانەوە دووەم تا چەند ڕاستە شوێی بەسەر ئیخوان لە ئەچەسپێت یانی؟ ئەمە فتووە تەبعەن نوێ نییە بۆ یەکەم جار 2014 دەرچووە. تێکچوونی عەلاقەی بینی ئیخوان و سعودیەش لە 92ەوە عەلاقەکە تێکچووە کە پێشتر عەلاقات و پەیوەندیان باش بوو. لە ساڵی 1964 بۆ 75 بە شێوازێکی زۆر چڕ و پڕ ئیخوان لە سعودیە داڵدەدراوە لە زمانی حکمی عەبدولناسر و لە زمانی حکم مەلیک فەیسەڵ لە سعودیە و جێگەی 250 زۆر بەقووەت لە بواری تعلیم و ئیعلام و پەروەردەی سعودیە دیارە. بەڵام لە 92 کە ئەم زانایانە و پێشی ئەمانیش کە فتوا دەرەکەن بۆ ئەوەی کەوا ئەمریکا بێتە مەنتیقەکە و دەوڵەتان هەموو بێن بۆ داگیرکردنی عێراق، ئیخوان لە ریزی ئەو هێزانەیەکەوە ڕەبزی ئەو تەدەخولەکە عەلاقەکە تێکەچێ. بەس ئەو پشتیوانکردنی سەدام حوسێنیش نەبوو ینی؟ ئەوان باسی سەدام ناکەن، باسی تەدەخولی ئەجنەبی ئەەکەن لە مەنتیقەکە وڵێن ئایندەی مەنتیقەکە تێکەچێ و نایەتەوە سەرخۆی خراپی لێ ئەقۆمێ. ئەوان قەناعەتیان وابوو هەر شەڕێکی ناوخۆیی ببێ نەتیجەی ئەبێ بەسەر داگیرکردنیەکی ئیستیعماری هەبێ ئاکامەکەی زۆر خەتەرناکترە و لێەوە کێشەکان دەستی پێکرد. تەبعەن سعودیە بوو ئەوەی مبەڕێر بدا یا بڵێن پاساو بێنێتەوە بۆ ئەوەی کە موافقە بکە کە ئەمریکا بێ ئەبێ ئاعتیماد کاتە سەر فتوای عولەما. عولەماش تەبعەن فتواکان لەسەریان ئیجرا ئەکرێت، یعنی
بە حڕیەتی خۆیان ئەو فتوانە نادەن کە وەلیل ئەمر ئەمری کرد ئیتر ئەوان ئەی شەرعێنن یان مامۆستا بۆرە چۆن بزانین کە ئەمە بە ئەمری وەلی ئەمرە چونکە عولەماکان خۆیان وەک ئەلبانی و وەک ئیبن باز و وەک عوسەیمین فتوای تاکان هەیە هەر ئەوە باسی بەوە ئازانی کە پێشتر هەر مەسەلەن هەر لەو عولەمانە هەبوون فتوای داوە کە ئیخوان نزیکترین جەماعەیە لە ئەهلی سوننە و لە فیرقەی ناجیە و لە کیتاب و لە سوننە هەر لەو عولەمانە کە ئیستا دوایی فتوای عەکسی ئەوەیان پێداون هەر لەم مەلایەنەی سعودیە کە ئیسا ئەو فتوایان داوە فتوا و قسە و مەواقفی تری ئیجابیان هەبووە لەسەر ئیخوان هەر کۆنەکەیە نەگۆڕاوە هەر ئەو کتێب و نامیلکە و سیرەتە سیاسی داعاویە نەک سیاسی ئەو داعاوی کە هەیان بووە هەر ئەوەیە بەڵام وەختێک دەوڵەت ئەکەوێتە خەتەر یا بڵین مووقفێکی سیاسی جیاوازەگرێ ئیتر ئەم زانایانە بە پێی ئەو مووقفی سیاسیە ئەمە پێ زانایان قسەی خۆیان نییە و بە زۆر ئێڵێن ئەمە هەر هەموو فتوا لە مێژووە هەموو زانایانی ئیسلام بەگشتی ناخاتە ژێر پرسیارەوە ئەمە زانایانمانەیە لە قەتەر دانیشتونە ئەوانیشر بە هەوای حکامی قەتەر فتوایە لە تورکیا بەڵێ ئێسش زۆرینە ئیسەش وایە ناڵم هەمووی ناڵم هەموو زانایەک بەڵام بە درێژایی تاریخ لە هاتنی مەعاویەوە بۆ سەر حکم و داگیرکردنی کورسی دەسەڵات و گۆڕینی سیستەمی حکومڕانی بۆ حکمی شەخص و بنەماڵە و ویراست هەتاوەکو ئێستا زۆرینەی زانایان بە درێژایی تاریخ فتوواکانیان نە بە دڵی خۆیان بووە نە بە عەقڵی خۆیان بووە نە بە عیلمی خۆیان بووە زۆر باشە لەبەرەوە ئەم بابەتە ئەگە سەیری مەد و جەزری بینەکە بکەی لە بینی ئیخوان و ئەوانە شەرخەکە بە تەواوی لەنەوە دوویەکەوە دەست پێەکە ئەم فتوایە بڵین کە ئەگەر تەفعیل بکرێ بە معناک لە معناکان ببێتە فتوایەکی جیهانی وەکوڵی ئایا پێتوانێت دەسەڵاتداران مەسەن لە میسرا مەسەلەن لە سووریا لەکوێ ئەمە بکەنە بیانوێک بۆ لێدانێکی بنبڕکردنی ئیخوان بە معنای ئەوەی مادام ئولەمای سەلەف یا ئولەمای سعودی ئەڵەن ئەمانە ضال و مضلن کەواتە بێت لەناو ببرێن ئەم کاری گەریە نابێت لە سەریان کەلیمەی ضال و مضل دەولیەن هیچ دەوڵاتێک کلیم حساب بە ئەو کەلیماتانە ناکەن هەموو دەوڵاتێکە زانێ ئەمە بابەتێکی سیاسیە ئەم بابەتە وەکو عەرزم کردی 2014 مامۆستا بەسم ئەوان خوان خاوەنی ئانە بیانووییان دەستکەوێ بیانوێک وەک فتوایکی سیاسی بۆ لێدان لە هێزێکی منەظەم کلێتر لە جەبە سەراحەتر ینی شەفافتر لەوە قسە بکەین ئەم لێدانی ئیخوان و حەزرکردن و نەهێڵن بگەنە دەسەڵات و کە بژگەن بیان هێنەوە دوا بە ئینقیلاب هەر لە زمانی ئینگلیز لە میسرەوە دەسی پێ کردووە هەر لە کوشتنی حەسەن بەناوە دەسی پێ کردووە ئەم فتوای سعودیە بۆ ئەوەی کەوا سەیتەرە بکە نەیەڵێ ئیخوان بە تایبەت لە میسر چونکو شەڕی مەرجعیەت لە بینی میسر و سعودیە هەیە میسر هەمیشە ویستوێتی لە بەرۆی عمقێکی حەزاری هەیە بەڵام لە سعودیە و جزیرەی عەرەبیە بە درێژایی تاریخ حەزارەتی تیانە بووە و ئەو عمقە حەزاریە ڕێگەی پێ ئەدا بە تایبەت بە ئەزهەرەوە ڕێگەی پێ ئەدا لەگەڵ بوونی ئەحزاب عمقی ئەحزابی سیاسی و بە تایبەت ئیخوان کە لەوێ دایکانەی هەموو ئیخوانی عالەمیە مەرجعیەتەکەی زیاتر وەرگرتووە چ لە ڕووی عمقی حەزاری و تاریخی چ لە ڕووی ئەزهەر یان مووقعەکەی یا ئیحتیمامی دەولی سعودیەش بە هەبوونی مەکە و مەدینە حەج و سەلەفیەت وەکو عولەمای سەلەفیەت کە مەرکەزە لەوێ ئەویش لە ئێستا خۆی نازانێ سعودیە بۆ ئەوەی مەرجعیەت وەرگێ هەموو مستەحیلێکی کردووە بەس هەتاوەکو ئێستا نەیتوانیوە تا ئێستا نەیتوانیوە بیکات چونکو مەسەلەکە وەکو دەوڵەت زاتی نییە مەسەلەکە مقدساتی دینیە کە مەکە و مەدینەیە یعنی زاتی سعودیە نییە لە ڕووی حەزاری فکری قدرەتمەندی دەوڵەتداری بتوانێ و مەرجعیەتە وەرگێ پێتوانێت ئەم فتوایانەوە ئەم حرەکەتانی سعودی لە مستەقبلێکی نزیکە ببێتە مایەی شەڕێکی خوێناوی لە بینی ئیخوان و سەلەفیە هەر لە ناو کۆمەڵگەی مەدەنیە نەگوەک حکوومەتی تورکیا و حکوومەتی سعودی بۆ نمونە لە کوردستان لە ئەو شوێنانی کە سەلەفیە تیا بەخۆتەوە ئیخوانیش من مەبەسم ئیخوان بەس مەسەلەن لە عێراقا مەبەسم بەس یەک گرتوونیە ئەحزابی ئیسلامی سیاسی بەگشتی پێتوانێ ئەمە
ئیخوان سەلەفی چەکدار بە معنای سەلەفی جیهادی چەکدار لە عێراقا لەم عێراقە تازەی کە هات لە ماوەی 7 ساڵی ڕابردوو درێغی نەکردووە لە ئیبادەکردنی ئیخوان لە عێراقا. مەبەستن سەلەفیەتی مەدخەلی مەبەستە. نا سەلەفیەتی مەدخەلی ئەهلی چەک و شەڕ نین. ئەوان بە ئەوەنەی من بزانم و معلوماتم هەبێ بەو شەرتە سەلەفی مەدخەلینا بەو شەرتە لەگەڵ سعودیە پێک هاتوون شەڕیتیانە بێ چونکو ئەوانە ئەهلی شەڕ نین. ئیخوانیش خۆی ئەهلی شەڕ نییە بەو معنا بە تایبەت لە بەعدە مەدەنیەکەی ئیخوان ئەگەر بیەوێ شەڕ بکە وەکو ئێستا مەسەلەن لە فەلەستین ئەیکا مەوقعێکی بۆ خۆی دروست کردو و چەک و سوپای خۆشی هەیە. زۆر باش ئەم پرسیارە بەلامەوە گرنگە ئێمە گلەی لە عولەمای سعودیاکەین کە بوونەتە داردەستی ئال سعود عولەمای ئیخوانیش نەبوونەتە داردەستی قەتەر و تورکیا یعنی فەرقی چییە لەم حاڵەتەیە بۆ نمونە تا ئێستا ئیتحادی عولەما کە سەر بە ئیخوانە یەک فتوای نێ دژ بە قەتەر کە لە 95 لەگەڵ ئیسرائیلە دۆستایەتی گەرمە لەگەڵ لە دژی تورکیاش بەڵکۆڵێن تورکیا خلافەتی ئیسلامی و الله ورسوله وجبريل وصالح المؤمنين معه يعني چ فرقێکە ئەگەر ئەم پرسیارە شخصی لە منی ئەکە ینی قەناعەتی شخصین چییە؟ من هەمیشە وتومە هیچ فتوایەکی سیاسی نییە نەجاحەتی هێنابێ ئللا ئەگەر ئەمڕۆ مەسەن فتوایەک مامەسا قەرزایی بڵین ئەیە وەکو ئەوەی کە ئیسا ئیشارەتی پێکرد دەربارەی پشتگیری ئۆردۆغان بۆ ئەمڕۆ ئەم سەعاتە و ئەم ساڵ باشە لەو ماقعەی کە هەیە بەس 10 ساڵی کە لێ پەشیمانە بێتەوە چونکو تۆ نازانی ساڵی ئایندە مەسەلەن ئەو فتووە لە مەسلحەتی شخصێک یا دەوڵەتێکە یا نازانی ساڵی ئایندە ئەو چۆن سیاست ئەکا لەبەرەوە فتوواکە ئەمە بەکارهێنانی هەندێک جار بەکارهێنانی دینە لە غەیری شوێنی خۆی. ئێستا سعودیە ئەڵێ بۆ جەماعاتێکە بەیعەت و تەنزیمی هەبێ فتوواکە ئەو کەلیمەیە مخالفەی وەلی ئەمر بکەیت جەماعەیە دروستکەیت جەماعەیەک دروست بکەیت کە بەیعە و تاعەی تیابێ محەڕەمە شەرعەن. ئەمە تەوعەن بۆچی ئەم فتووە ئاوە ئەدا ئەمە فتوایەکی سیاسیە ئیجرا ئەکرێت لەسەر عولەما وابێ مامۆستا پێتوانێ وابێ ئەمە نابێت بپێچرێ بە فتواوە بەس کۆمەڵە کشتی تر هەیە هەر عقلێتی بڵێن ئیسلامی بەگشتی ئیسلامی سیاسی کە لە ئیخوان و دەست پێکە پێتوانێت عقلێتی تا ئێستاش ئەگەر هەرچەند تەغلیفیش کرابێ تەکفیری حکامە کە ئەمەش مخالیفە لەگەڵ نەسی ئەوەی کە سعودیەی لەسەردا مەزراوە و لەگەڵ بنەماکانی مەذهبی ئەهلی سوننەشە کە من بەس بە حاڵی خۆم کە تاریخی کۆن و تازە ئیخوان مخێندۆتەوە و ڕسائیلەکانی حەسەن بەنا و هەموو ئەو شتانە هێشتا تەکفیری هیچ حاکمێکم نەدیوە. حەسەن بەنا پراگماتی ترە بەس ئەمە زیاتر لە سەید قوتب و لە سعید حەوا و لەوانەی دوای ئەمان ڕەنگەدات هیچ سعید حەواش تەکفیری حکامی تیانێ ئەزانی بە نەستیاتی جوندوڵڵا بە نەستیاتی جوندوڵام کاکی گیانزانی چۆن ئەبێ هەمووی یەک پاکێجە بیخین ئەڵێ بمبورە مامەسە بەنەس ئەڵێ حکامەوە هیچ هەموو کافرن بەنەس بەڵام مجتەمەعاتی ئیسلامی مرتەد ناوێرن تەکفیریان بکەین لەبەر ئەوی لە ناویانە ئاژین و ئەو کاتە نابێ مەعامەلەیان لەگەڵا بکەین و نانێ بڕین نەس. من پێشی جەنابەت کەوتم حاڵەتی تایبەتی سەید قوتب لە سجنا کە هەندێشتی وتووە لە مەسەیلەی جاهیلیەت تا و دوایی جەماعەتی لەسەر دروسە بێ حاڵەتی سعید حەوا لە چیە لە ڕەدلفعلی حافظ ئەسەد و ئەو ئیبادە جەماعی کە لە حەماکرا و هیچ دەوڵەتێک نەخارجی نەداخلی هیچ دەوڵەتێک موقفی نەبوو فتوە حکمی دینی بەڕەتفعلەکرێت ناخۆم من پێشتر عەرزم کردی من باوەڕم بە هیچ فتوایەکی دینی کازانی چی ڕاستەوخۆ ڕوو ئەکاتە سوڵتە یا بۆ گەیاندنی کەسێ بە سوڵتە یا بۆ شەڕی سوڵتە لە پاڵی دینە. مامۆستا با بڵێن خستنە لیستی تیرۆرۆی ئیخوان لەلایەن عولەمای سعودیەوە یعنی وەکو فتوایەکی دینی ئیخوان وەک تیرۆریست و وەک کەسانێک کە بازرگانی بە دینەوە ئەکەن و وەک کەسانێک کە منحریفن تقریبا لە ئەهلی سوننە و جەماعە پێت وایە ئەمە هۆی چییە لە ئێستاە؟ ئەمە بەڕای من دیارە یعنی هەر کارێکی دینی نییە ئەو فتوایە بەڵکو بەکارهێنانی دینە بۆ سیاست کاتێک کە فتوایەکی وا دەدرێ گروپێکی ئیسلامی
تقریبا نزیک لە تەکفیر دەکرێتەوە بە ئیرهابیان دەزانن ئەوە لەوانەیە داواکرایەکی سوڵتەبی لەوانەش خۆشیان مختەنع بن بەوە چونکە گروپێکی ئیسلامینە منافسی گروپێکی تر سەلەفی بەرامبەر بە ئیخوان ئەوەکو تێکسە دینیەکان بەڵام لە سەرەوەی ئەوە شتێکی تر هەیە کە گەورەترە لەو لە کاری ئەو زانایانە ئەو شتە سیاسەتە باشە تۆ بڵێ کاریگەری ئەمە لەسەر مەسەلەی بەهاری عەرەبی و شکستی ئیخوان لە میسرا و ئینقلاب و ئەو سعودیە لەمە لەگەڵ ئیخوانە کەوتنە دژایەتیەوە ئەمە کاریگەری هەبووە یا لەوە پێشترە پێگومان سعودیە و ئیخوان پەیوەندیان زۆر کۆنا ئەوە نییە بڵێ پەیوەندیەکانیان دەگەڕێتەوە سەر ساڵانی چلەکان و لەوانەیە پێش ئەو کاتەش بڵێ مەلیکی دامەزرێنەری سعودیە لەگەڵ بڵێن ئیخوانیەکان ئەمانە پەیوەندیکی چاچیانە بۆ بەتایبەتی تا ساڵانی هەشتاش کاتێکە هەموو ئەو ئیخوانانە و ئەو خەڵکەکان نرد بۆ جیهاد لە ئەفغانستان جیهاد دەتوانین لە ناو دووکەوانەی دابنین مایوسەما بالجیهاد ئەوەی پێی دەڵێن جیهاد ئەوان خۆیان پێی دەڵێن جیهاد دنیاش ناوێکی تری لێ دەنێ ئەوە ئێمە باس لەو حاڵە ناکەین بەڵام مەسلەیەکی تر کە زۆر گرنگە بیزانین لە دوای 2011ەوە کە ئۆباما لەسەر حکوم بوو ئۆباما و مستەشارەکانی گەیشتە قەناعەتێک کە ئێمە پشتگیری ئەو ڕژێمانە ناکەین کە وایان کردووە خەڵکەکەی گەنجەکانیان دێن خۆیان لەناو ئێمە دەتەقینەوە دەبی سەبەب چبی پشتگیریان ناکەین و پشتگیری ئەو هێزە دەکەین کە زۆرترین زەماوەری هەیە و بەدیلەکانیان یەک دوو سێ دایاننا یەک لەوان ئیخوان بوو یان نەموزەجی ئێرانی بوو یان نەموزەجی قاعیدە بوو ئایا قاعیدە دەکرێت حکوم بکە و ئەمریکا لێ رازی بێ ئایا هەموو ناوچەکە بدەینە دەست ئێران یان ئیخوان ئەوەش لەبیر نەکەین خۆی ئۆباما بیرەوریەکی چاچی لەسەر ئیسلام هەیە تا 4 ساڵیش لە ئەندەنووسیا هەر بە مسلمان نووسراوە یعنی بەڵێ کێشەیەکی وای نەبووە لەگەڵ بڵێن حزبێکی ئیسلامی ئەوەش لەبیر نەکەین نەموزەجێکی زۆر بە نسبەت ئەمریکیەکان زۆر ڕێک لە پێشیان بوو کە دەکرێت دەوڵەت ئەلمانی بێ حزبێکی ئیسلامیش حکوم بکە وەکو تورکیا وەکو ئەردوگان یعنی پێت وایە ئیخوان لەوە پێش لەگەڵ ئەمریکا ڕێککەوتون بۆ ئەم کاری با بڵێن شۆڕش و ئەم مزاهراتە بۆ بچێن سەر دەسەڵات یعنی با بڵێن ئەو خۆ پیشاندانانە تەفعیل کرابوون یاخودەر خۆڕسک بوون ڕەبیع عەرەبی خۆی خۆڕسک بووە بەڵام دوایی بەکار هات دوایی لەلایەن ئەمریکاوە بەکار هات و لەلایەن ئیخوانەوە کە ئیخوان یعنی فاکتەرێکی سەرچی بوون لە هەموو دەوڵەتەکان تەقریبا لە سووریا لە مصر لە تونس تەنانەت هاتنە سەر حکمیش لە هەندێک وڵات وەکو میسر ئەو دەوڵەتانەی کە لەگەڵ ئەوە بوون کە ئەو گۆڕانانە بکرێت و خۆیان حکم بکەن لە یعنی ئیخوان ببێتە دەستێکی درێژیان لە ناو وڵاتانی تر وەکو قەتەر وەکو تورکیا ئەو وڵاتانە لەگەڵ پرۆژەی ئەمریکا بوون ئەوانە لەگەڵ پرۆژەی ئەمریکا بوون دانویست پرۆژەی ئەمریکا سەر بگرێ و ئەو وڵاتانە بێگومان لێرەدا یعنی کێشیان لەگەڵ چێ دەبێت لەگەڵ ئەو کەسانەی کە ئەو وڵاتانەی کە خەلیج ئێوەیە کێشەی ئیخوان لێرەدا دروست دەبێت و خەتەری ئیخوان لێرە بە دەردەکەوی دەرکەوتنی خەتەری مامۆستا ئەم سەردا لە 2011 چۆن بیبەستینەوە بە مەسلەی بە تیرۆر ناساندنی ئیخوان بەڕێزت خۆت پێت وە هەر ئیخوان خوان با بڵێن ڕەجی تیرۆریان هەڵگرتووە یاخود ئەمە زوڵمێکە لیان نەکرێت ئیخوان کتاباتیان دیارە ئیخوان ئیمانیان بە جیهاد هەیە ئیخوان ئیمانیان بە حاکمیەتی خوا هەیە ئەو گروپە توندڕەوەکان ئەوانی زۆر لە تێکسەکانیشان توندڕەوترن هەمووی لە ناو ئەدەبیاتی ئیخوان دەرچووە یعنی ئینکار ناکرێت ئیخوان لە هەمان کات دەتوانێت وەکو حزبێکی ئاسایی بژی تا پێی دەکرێت و دەشتوانی وەکو حزبێکی
تیرۆریست بژوو چەند ڕێکی هەیە بەڵێ ئەمانە هەمویان یعنی هەمووی لە بن عبای ئیخوان دەرچوون کاتێک کە هێز هەبێ و نەتوانی سەر بڵنکە مەدەنیە و بێچەکە و زۆر ئەوەیە بەڵام کاتێک کە بۆیان دەلوێ شێوەیەکی ترن ئەدەبیاتیان ئەوەی تێدایە پەروەردەیان پەروەردەیەکی جیهادیە بەڵام کار و کردەوەیە بە نەفەسێکی درێژ کار دەکەن زۆر باشە لێرە با بڵێن هێنەوە سەر فتواکەی سعودیە عولەمای سعودیە ئەمان بەو شێوەیە ئیخوانیان خوێن بدۆتەوە بۆیە بە تیرۆریستیان هەزان ئەو یاخود بڵێن ئەزمونێکی مێژوویی لە چلەکانەوە تا ئێستا بۆی دەرخستون کە ئەم حیزبە با بڵێن ڕێگەکانی تیرۆریتیایە و خەتەرە لەسەر دنیای ئیسلام وابزانام باشترین کەس زانیاری لەسەر ئیخوان هەبێ هەر سعودیەکان خۆیانە چونکە لەوانەیە زۆر لە پرۆژە تیرۆرەکانیان ئەوان هەر تەمیلیان کردبی هەر تەنزیم خاصی ساڵی 1960 مصر یعنی کاتێک کە سعودیا کەڵکی لە ئیخوان دەبینی هیچ تیرۆر نەبوو بەڵام ئێستا ئیخوان کەوتونەتە بەرەیەکی دژ بە سعودیا زۆر ئاساییە کە زانایەکانی سعودیا تەکفیریان بکەن و لە ڕاستیشدا ئیخوان یعنی ئەوەندە بەریء نین لەوەی کە ئەو خاڵانەی کە لە ناو فتوایەکە هاتیە کەوانە بەیان بوختانیان پێکرابێ لە زۆر شوێن لە قیاداتی ئیخوان هەر خۆیان فەخر بەوە دەکەن کە هێز و چەک و ئەو ئیسلامی ئەوان دەیانەوێت ئیسلامێکە شیری لە دەستە بەلای منەوە لێرە ئێستا گرنگە ئەم فتوایەکی دینی معتەبەرە بەلایانی کەمەوە ئەمە دەوڵەتانی تری وەکو میسر و وەک سووریا وەک ئەوروپا وەک ئەمریکا ناتوانن ئیستیغلالی بکەن یا ئیستیغلالی ناکەن بۆ ئەوەی کە ئیخوان لە ڕێگەوە هەڵکەنن بە ناوی ئەوەی کە ئەمە عولەمای خۆیان ئەڵەن تیرۆریستتر ئێمە چی بڵێ دەکرێت یعنی خۆت دەزانی ئیسلام دوو بەشە سەرەکی سونەیە و شیعەیە جا ئەو کەسانەی کە پابەندن بەوەی سوی دەتوان زۆر ئەوەی بەکاری بێنن دەتوان زۆر بە ئاسانی ئەوە بەکاربێن و ئەو کەسانەی کە ئیخوانن و ئۆپۆزیسیۆنن بەو تۆمەتە ینی ئەو فتوایە بەکاربێنن بۆ گرتنیان هەتا دەوڵەتانی ئەوروپیش دەتوانن ئەوەی بەکاربێنن ئێستا دەوڵەتانی ئەوروپی کەوتونەتە خۆ لە ڕێکخراوەکانیان دەکۆڵنەوە لە مزگەوتەکانیان دەکۆڵنەوە تازە تێگەنیا ئێستا ئیشیان بەوەی ئەوروپیەکانیان لە ئەوروپا ئەوە نییە ئێستا تێدەگەن ئێستا تێدەگەن کە ئەمانە ئەوەشیان پێ دەکرێت پێش 6 ساڵ لە ئەڵمانیا بۆ نمونە داعش زۆر بە ئاشکرا مزگەوتی هەبوو ئەوە ناوی خۆیان هیچ کێشیان نەبوو کورد کە بۆ شنگال خۆپشاندانی دەکرد داعشەکە لەو دیوە ئاڵای خۆیان هەڵدەگرت هیچ مەمنوعیش نەبوو بەڵام دوای ئەڵمانیا بۆ نمونە بۆیان دەرکەت ئەم گروپانە چەند خەتەرە دەکرێت چیان لێ بکرێت یەکەم جار بڵێن داعشیان مەنع کرد ئێستا هەست دەکەن داعشێکی زۆر گەورەتر و زۆر بەربڵاوتر و لە پەنجەکانەوە لە ئەڵمانیان و لە سویسران و زاوایەکەی سعید ڕەمەزان زاوای دامەزرێنەری ئەوەی حەسەن بەنا لە سویسرا لە ساڵانی 50 لە عەبدناسر و ئانە ڕایان کردوانە پەلیان کوتاوە لە بریتانیا باشم جەما مەساعدتوانن ئەم هەڵوێستانەی تورکیا گەیشتنی تورکیا بەم حاڵەتەی ئێستا بەم ئیستیغنابوونەی بەم خۆ دەرخستنەی وەک ئیسلامیەک ئەمە وای نەکردو کە ئیخوانیش بچێتە لیستی ڕەشەوە لای ئەوان چونکە ئیخوان و تورکیا ئێستا لە یەک لیستان لە یەک بەرەیان پێتوانێت ئەم هەڵوێستانەی ئێستا حکوومەتی تورکی کاریگەری هەبێ لەسەر سمعی ئیخوانیش لە ئەوروپای ئیخوان خۆیان یەکلا کردەوە کە لەو بەرەینە لە بەرەی ئەردۆگان و قەتەرن بەرەکەی تر بەرەی ئیمارات و سعودیا ئەوروپیەکان ڕاستی کێشیان گەورەیە لەگەڵ ئەردۆگان بەڵام کێشەکە هەر دینی نییە ڕاستە ئەردۆگان دین بەکاردێنێ لەو سیراعە بەڵام ئەوروپیەکان زکولارن یعنی ئەوە لەلایەن مهم نییە ئەو دینیە یان چونکە خۆیان دینی نین مەسلحەتی ئەوروپا لە چدایە ئەوەی دەکەن
ئەوروپا کە بێوێ ئەو هەموو لێشاوی پەنابەرانە ڕابگرێت یارمەت ئیتفاق لەگەڵ ئەردۆگان دەکەن. ئەگەرچی کێشانی هێڵێکی ڕوون و پان لە نێوان فتوای ئاینی و بەرژەوەندی سیاسی کارێکی قورسە، بەڵام هەر کاتێ فتوا دەبێتە ئامرازێک بەدەستی حاکمە موسڵمانەکانەوە ئیدی فەزای ستەمکاری بەرفراوانتر دەبێت.